پارلمان کردستان سالک به چالاکی برسر سالک به رونشتن و در اخستن یاسا و بریارا 19 آب سال در بازبویی روژک بری به سرچون دم سروکاتیا بارزانی پارلمان کردستان کمبونا نه آسایه و هموارکرنا یاسا سروکاتی انجام دا لجبر آماده نبونا فراکسیونا پارتی و 5 پارلمانتارن فراکسیونا اگرتو هجمار پارلمانتاران رژا یاسایی تمام نکرد و رونشتن جینه هاته انجام دان ل 12 اکتبر و برگیری کردن جسروک پارلمانی بوناف هولیره پارلمان کردستان جکار هاته اخستن اف جهان ویسینگه ها سروک پارلمانیه نزدیکی سالکیه و بتنه فرمانبر جار جارا سردان بودکن پشت جکار اخستنا پارلمانی پارتی و گوران هفدو به اگر جکار اخستنا پارلمانی گنهبار دکن بەدڵنیاییەوە پارتی دموکراتی کوردستان هەموو ئامادەیەکی تێدا بوو لە ماوەی چەند ڕۆژێکدا گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکان لەسەر تەواوی پرسەکان بکرێتن وە بین لەو قۆناغە دەربچین کە بەداخەوە و تێڕوانینە کورد بینە کە لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە سەرپەرشتی دەکرا ئەمڕۆی هەرێمی کوردستان و ئەمڕۆی پەرلەمانی کوردستانی لێ هاتە ئاراوە کە پێشمان وایە ئەوە دۆخێکی کاتیە بەدڵنیاییەوە دەبێت لەو دۆخە کاتیش دەربچین پارلمانی هەیە و داوی ڕۆنشتنەخوا بزاوا چارەکردنا ئاریشان ددا لە پشتی ji kar ئەخستنê pitiriya arîşan çavarî karakirina perlemanî dikin bizava goran dibêjîtin karakirina perlemanî kilîka çareserkirina arîşan e hemî alî bi partî ve daxwaza karakirinê dikin lê mîkanîzmê karakirinê neyê diyar e û tu biryarek nedaye هەر سەبارەت بەوەش کە پارتی دڵی خۆش نەبوو بەم خولێ پەرلەمانی کوردستان دەبینین لە یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتوی گازیەکان پارتی سەخڵەت بوو پارتی ناڕەحەت بوو بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ نەبوو یان هەندێک زار تش دەبوو بۆ هەموار یاسای سەرۆکایەتی هەرێمیش پارتی دەویست خۆی بە دوور بگرێ و یاری بەکات بکە هەمووشمان هەر بە خۆڕایی ویلایەتی سەر و شەرم لە پەرلەمانەکە درێژکەینەوە ئەویش خۆی نەکا بە خاوەنی ئەم مەسەلەیەدا بۆیە ئەمانە نیشانەی ئەوە بوون کە پارتی ئەم خولەی بەدڵ نەبوو و پارتی سەخڵەت بوو دنهادا همی آلین کد بشکدار ده حکومت و پارلمانی دا دخوازا کاراکرنا پارلمانی دکن لیلگور انجام همی اوان کمبونان بیتن کداوی بزاو و کاراکرنا پارلمانی جی سردان فؤاد حسین بون بوجم کسین ایکین آلیان و دانا چند پیشنیارکان لیهیا کنها انجام اوان کمبونان جی دیاره و نه حتی زانین حتی کنگی ده درگه پارلمانی بگرتی مینیتن